بەناوی خوای گەورە ساڵتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر ئەوە دەکەین ئەمریکا چی لە ڤەنزوێلا دەوێت یاخود دۆخی ڤەنزوێلا دوای دەستگیرکردنی سەرۆکەکەی چی بەسەردێ لای هەمووان ئاشکرەیە کە لەسەی ئەم مانگە هێزێکی تایبەت نیکۆلاس مادۆرۆ سەرۆکی ڤەنزوێلای دەستگیر کرد دواتر بردیان بۆ ئەمریکا ئەمەش ڕووداوێکی هاوشێوەیە کە لە ساڵی 1989 مانوێل نۆریگا سەرۆکی پەنەما دەستگیر کرا دواتر لە 1990 برا بەرەو ئەمریکا و لەوێ دادگایی کرا لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین بۆچی لەم کاتەدا سەرۆکی ڤەنزوێلا دەستگیر کە ئایا ئەمریکا لە ڤەنزوێلا بەدوای چیەوەیە بەدوای نەوتەوەیە بەدوای پرسی ئاسایشەوەیە لێکۆتێم ڕووداوە چی بەسەردێ و پرسی یاسای نێودەوڵەتی چی بەسەردێ لەمە دوار دەوڵەتێک کە هێزیە بێش بکات سەر دەوڵەتێکی دیکە و دەوڵەتە بچووکەکان چیان بەسەردێ کاریگەری چی لێ لەسەر ئەمریکای لاتین و لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش ئەم پرسە لەگەڕێک لە بەڕێزان دکتۆر ئارام ئەحمەد دکتۆرە لە پەیوەندی نێودەوڵەتیەکان کە لە ڕانیەوە لەگەڵمان دەبێت کە بەڕێزان مامۆستای زانکۆی ڕاپەڕینە هەروە لە ئەمریکا شەوا بڕیارە مامۆستا هەردی ئەنوەر خوێنکاری دکتۆرە لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا و لەگەڵمان بێ سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاک دکتۆر ئارام بەخێر بن ئەگەر سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە هۆکاری دەستگیرکردنی سەرۆکی ڤەنزوێلا لەلایەن ئەمریکاوە پێشترش ڕووداوێکی هاوشێوە هەبووە لە ساڵانی 1990 بۆچی جارێکی ئەمە ڕوویداوەوە بۆ پەیوەندی بەچیوە پەیوەندی بە پرسی نەوتەوەیە کە ڤەنزوێلا وڵاتێکی دۆڵەمەندە و یەکەم وڵاتە لە ڕووی یەدەگی نەوتەوە یاخود پەیوەندی بە پرسی ئاسایش پەیوەندی بەچیەوە چکە جێگیری سەرۆکی پێشووی ئەمریکا قسەی کردبوو دەڵێمە پەیوەندی مەسەلەی دێموکراسی و دیکتاتۆریەت و مافی مرۆڤ ئەوەندەی کە پەیوەندی بە نەوت و خواسی ترامپەوەیە. بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای گەورە و میهرەبان سوپاس کاک حەکیم بۆم دەرفەتا سوپاس بۆ کەناڵی بینەرانی کەناڵی پەیام لە هەر شوێنێک بن دیارە گۆڕانکاریەکانی ئەم ماوەیە بەڕاستی زۆر خێران زۆر لە ئانوساتێکی لە ناکەودا ڕوو ئەدەن بەقەت خێرایی ئەم گۆڕانکاریانە پێویستمان بۆیە بەڕاستی میدیاکان ناوەندەکانی تینتانک و ئەوانەی کە مهتەمن بە بابەتەکە خۆیان بەردەوام ئەبدەیتکەنەوە بۆی بتوانین تەحلیلێکی ورد و شرۆڤەیەکی ورد و دروست پێشکەش بە خەڵک و بەتابەتی خەڵکی هەرێمی کوردستان بکەین. طبعا وەکوتم ئەم گۆڕانکاریانە تەنها لە ناوچەی کاریبی و لە ناوچەی ئەمریکای جنوبیدا نییە بەڵکو لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بگرە تا دەکاتە ناوچەی ڕۆژهەڵات و باشووری شەرقی ئاسیا ئەم گۆڕانکاریان لە ئارانتان و ئەم گۆڕانکاریان گۆڕانکاری ئانینین واتە گۆڕانکاری لە ناکاو نین بەڵکو پەیوەندیدارن بە کۆمەڵێک ڕووداوی چەند ساڵ لەمەوبەر بۆیە ئەمە کاتێک کە شڕۆڤەی ئەم بابەتە دەکەین پێویستمان بۆیە کۆمەڵێک ڕاهەند کۆمەڵێک پرەنسیب کۆمەڵێک بنەمای گشتی لە سیاسەتی دەرەوەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا شارەزابوو بۆ بتوانین دقیق بین لەوەی کە چۆن بتوانین بابەتێکی ئاوا کە دەستگیرکردنی مادۆرەیە یعنی هەڵبسەنگێنین بیرمان دەزانین کە لە 15/11/2025 ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەڵگەنامەی استراتیجەتی ئاسایشی نەتەوەی خۆی بڵاو کردەوە کەم بەڵگەنامەیە بەڕاستی لە ڕووی سیاسی ئابووری و ئاسایش گرنگیەکی یەجگار گەورەی هەیە بۆی بتوانین خوێندنەواتی تری لەسەر بنیاد بنین بەتایبەتی کە دۆناڵد ترامپ بە ئاشکرا لەو وەسیقەیە ڕخنەیەکی توند لە ئیداراتی ویلایەتە یەکگرتووەکانی ئیداراتی پێشووی ئەمریکا بە دموکرات و کۆماریەکان نەگرێت کە لە داڕشتنەوەی استراتیجەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕەچاوی بەرژەوەندی ئابوووریەکانی ئەمریکا نەکراوە لە ساڵانی پێشووتە بۆیە دەبینین ئابووری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا تووشی زەرەرێکی گەورە بووە تووشی هەڵاوسان بووە تەنانەت تووشی ئەوە بووە کە بێکاری لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا ڕوو بدات وە کۆمەڵێک شەریکات و کارگاتی گەوری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەجێ بەڵون ڕووە و کیشوەری ئاسیا و بەتایبەتی چاینا بڕۆن لە چوارچێوەی ئەمەدا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە نزیکترین کاتە وتم لەو بەڵگەنامەیەدا بنەمایەکی گرنگی داڕشتووە بۆ استراتیجەتی خۆی کە بریتە لە بنەمای مێندڕۆ بە تێڕوانینێکی ترەمپیانە کە لەم بەڵگەنامەیەدا باس لەوە دەکات ئێمە وەکو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پێویستمان بەوەیە جارێکی تر
ڕەهەندەکانی ستراتیژەتی ئاسایشی نەتەوەی خۆمان بگوازینەوە بۆ نیوەگۆی ڕۆژئاوای زەوی، واتە ئەو ناوچەی کە پێی دەوتێت ئەمریکای باکوور و پاشان درێژ دێتە خوارەوە بۆ ناوچەی کاریبی وە تا دەکاتە قوتبی جنوبی کە ئەرجنتین و شیلی و ئەو ناوە دەگرێتەوە بە ئاراستەی نیوەگۆی باکووریشە تا دەگاتە دەریای پاسفیک وە نیوزیلەندا و یابان و ئەو وڵاتانە. واتە ئەوەیە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەیەوێت جارێکی تر لە ڕوانگەیەکی ئەو فترێنی ئەو کابینەی کە دۆناڵد ترامپ ڕابەراتی دەکات ئیهتیماماتی خۆی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کۆمەڵێک ناوچەی تر کەم کاتەوە و بیگوازێتەوە بۆ ئەو ناوچێت، چونکە ئەم ناوچەی لە دیدی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا ناوچەی گرنگن و ناوچەی یەجگار پڕبایەخن و ناوچەی یەجگار پڕوزە و یەدەگی نەوتن. ناکرێت ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ناوچەیەکی هامشی وەکو ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە چەندین هەزار ساڵە ناوچەیەکی پڕ ئاڵۆز و پرمشکیلەیە تواناکانی خۆی لەوێ سەرف کات و ئەو ناوچەی کە لە پاڵ خۆیەتی ناوچەیەکی دژە ئەمریکی بێت، چکە بیرمان نەچێ ئەم ناوچەیەکی ئێستا زۆرترین گۆڕانکاریەکانی لێ ڕووەدا لە ڕووی ڕای گشتی و لە ڕوانگەی ئەو سیستەمانەی کە حکمی ناوچەی وڵاتەکانەکەن دژە ئەمریکایین. بۆی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا تااقەت و برستی لێ براوە و دەیەوێت بە زووترین کات جارێکی تر ستراتیژەتەکەی خۆی وێنا بکاتەوە و کۆمەڵێک ڕەهەنداتی تری بەبەردا بکات بۆی بتوانێت ئەم ناوچانەکە ناوچەی دژە ئەمریکی وە کۆمەڵێک سیستەم تایدا حکم دەکات لانی کەم بێلایەنیان بکات یاخود نیزامێکی پاڵپشتی کراو بە پاڵپشتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا تێیدا حکم بکات. ئەسڵی بابەتەکە کە نیکۆلا مادۆرۆ دەستگیرەکرێ لە ئەساسا بریتە لە بابەتی مەسەلەی مادەی هۆشبەر کە تیایدا مزەر ڕێکخراوێکی بە ناوی ڕێکخراوی دی کارتڵ دی سۆلس کە تیایدا ویلایەتەکانی سەرۆکی ڤەنزوێلا بە فەرمی لەلایەن ئەمریکاوە بۆ تۆمەتبارکراوە لە ڕێگەی ئەم ڕێکخراوە مادەی هۆشبەری بەرەو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و بەتایبەتی ویلایەتی مەسەر ویلایەتی نیویۆرک گوازتۆتەوە. بەڵام لە ئەساسا دەکرێت بڵێن ئەمە بەهانەیەکە چەندین ڕەهەندی گرنگتری لە پشتەوەیە، بۆیە دەکرێت لە کۆمەڵی گۆشەنیگای ترەوە خوێنەوە بۆ ئەو بابەتە بکەین. ڕێزخوێنەوەیکت بۆکت بۆ استراتیژی بڵێن نوێی ئاسایشی نەتەوەی ئەمریکا، بەڵامەوەی کە پەیوەندی دۆناڵد ترامپ زۆر تەکی لەسەر دەکاتەوە مەسەلەی وزەیە، زۆر بڵین خواستیوانێ دەست بەسەر وزەی ڤەنزوێلا دابگرن. ئایا دەتوان ئەمە بکەن ئەگەرەمەیان کرد کاریگەری چێ لەسەر بازاڕی وزەی گیانی؟ اینجا مەسەلەی بوونی کۆمپانیا چینیەکان لە ڤەنزوێلا، بوونی رووسیا تا پێگەی ئێران، ئەمریکای قەڵەت کرد بوو لە ماوەی ڕابردوو کە لە ڤەنزوێلا پێگەیانە بوو؟ بە دڵنیاییەوە وەکوتم ئەم بابەتی مەسەلەی مادەی هۆشبەرەکان تەنها تۆمەتێکە ئاراستەی سەرۆکی وڵاتێک کراوە، بەڵام لە دەرەنج ئەمە بیرمان نەچێ با من نمونێ بۆ بەڕێزت باز بکەم. لە چەند هەفتەی ڕابردوودا سەرۆکی پێشووی هێندۆڕاس کە خوان ئۆرلاندۆ هێرناندزە پێشتر بە بڕیاری 40 ساڵ حکومدرا بوو لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەبەرەوەی 400 کیلۆگرام کۆکاینی لە ویلایەتی فلۆریدا و مەیامی بڵاو کردبوویەوە. بەڵام لەبەرەوەی لە قۆناغی ئێستادا لە نەو هێندۆڕازدا هەڵبژاردنێکی گشتی هەیە لە نێوان بەرەی ڕاستڕەوەکان کە هاوشێوەی ترەمپ بیرەکەنەوە لەگەڵ ئەو بەرەی کە لەگەڵ چین و رووسیادایە بە پێی بڕیارێکی کۆماری و تایبەتی خۆی خوان ئۆرلاندۆ هێرناندز سەرۆکی پێشووی هێندۆڕاس ئازادەکرێت و دەنێرێتەوە وڵات و بەشداری هەڵبژاردنەکانی پێ ئەکرێت. ئەمە خاڵێک لەلایەکی تر ئەگەر لە ڕوانگەیەکی چۆمسکیانە لە سیاسەتی دەرەوەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بڕوان، ئەو پێی وایە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە سیاسەتی دەرەوەی خۆیدا مێژوویەکی درێژی هەیە لە خزمەتکردن بە بەرژەوەندە باڵاکانی کۆمپانیا گەورەکان. ئێمە بیرمان نەچێ ئەسڵی بابەتەکە بزوێنەری سەرەکی بابەتەکە لە ناوچەی دەریای کاریبی بریتە لە بابەتی وزە، بریتە لە بابەتی نەوت، بریتە لە بابەتی یەدەگی گازی سروشتی. دەوڵەتی ڤەنزوێلا تەنانەت پێش عەرەبستانی سعودی داوەتەوە کە یەک بە گەورەترین و یەکەمین دەوڵەت دادەنرێت لە بوونی یەدەگی نەوت کە بە 303 ملیار بەرمیل نەوت دەخەمڵێنرێ و لە هەمان کاتە لە بابەتی ماستەری گازی سروشتیە 200 تریلیۆن پێ سێجا مەتر مکعب غازی سروشتی هەیە. هەموو ئەمانە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکای وا کردووە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ناچار بێ، چونکە لە دوجاردا وڵاتێکی وەکو رووسیا وەکو کۆماری میلی چین
سودمەندی یەکەمن لە مامەڵەکردن لەگەڵ لە بازرگانیکردن لەگەڵ دەوڵەتێکی وەک ڤەنزوێلا. ئێمە بیرمان نەچێت لە چەند ڕۆژی ڕابردوودا بە تایبەتی لە دیاریکرد لە مانگی سەی ساڵی 2025 تا مانگی دەی ساڵی 2025 ڕێژەی گواستنەوەی مادەی نافتا لە وڵاتێکی وەکو رووسیاوە بۆ ڤەنزوێلا 7 ملیۆن بەرمیلی تێپەڕاندووە، چونکە لە 2009 ڤەنزوێلا تایبەتمەندێکی هەیە ئەگەر بێت و لە ڕێگەی ئەم مادە خامەوە نەبێت ناتوانرێت شل بکرێتەوە. بۆیە پەیوەندێکی پتە و لە نێوان رووسیا و ڤەنزوێلادا هەیە و تەنانەت لە ساڵی چەند ساڵانی ڕابردوودا 42 ڕێککەوتنامەی بازرگانی لە بواری نەوت و بوارەکانی تر لە نێوان رووسیا و دەوڵەتێکی وەکو ڤەنزوێلادا مۆر کراوەتەوە. ئەمە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکای بێزار کردووە کە لە حەوشەی پشتەوەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەوڵەتێکی وەکو رووسیا هاتووە پەیانی توند و لە چوارچێوەی استراتیژەتی وزەی ئاسایشی ئەمریکادا ڕۆڵە بینێ کە ئەمە وەکووتم لەبەر دیدگای ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ڕوانگەی ئابووریە هێواش بەرەو دابەزینەڕەوە گەریەوە هەیە لە ساڵی 2035 مەسەر وڵاتێکی وەکو کۆماری میلی چین پێش ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بداتەوە. لەو لاشەوە کۆماری میلی چینمان هەمە. بەڵێ کاکتۆر گوێمان لێ بەڵێ زۆر چاکە. لەو لاشەوە فەرموو تاویکە بەڵێ کۆماری میلی چینمان هەیە کە هاوپەیمانەتێک و هاوبەشێتێکی ستراتیژی زۆر گەورەی لەگەڵ دەوڵەتێکی وەکو ڤەنزوێلا هەدا. ئێمە بیرمان نەچێت تا ئێستا 85 نەوتی دەوڵەتی ڤەنزوێلا لەلایەن چینەوە وەک دەڵێ وەرەگیرێت دەکردرێت و تا ئێستاش لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا کۆماری میلی چین 60 میلیارد دلاری پێشکەشی مەسەڵ دەوڵەتی ڤەنزوێلا کردووە لە بەرامبەرەوەی کە نەوتێکی هەرزانگ دەستکرد. ئەم دوو دەوڵەتە یعنی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکان تووشی حراجێکی یەجگار گەورە کردووە کە لە حەوشەی پشتەوەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەم دوو دەوڵەتە لەگەڵ دەوڵەتێکی وەکو ڤەنزوێلادا سێکوچکەیەکیان پێکرد هەتا دەوڵەتەکانی تریش وەکو نیکاراگوای، کۆڵەمبیا، پۆلیڤیا، کوبا هەموو ئەمانە کۆمەڵێک یەکەیەکی ئاسایشی وزەییان دروست کردووە هەمویان وەک دەڵێ زەرەرمەندن وەک دەڵێ کاریگەریەکی یەجگار گەوریان هەیە لەسەر ئەوەی کە ئاسایشی وزەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەرەو مؤشراتی سلبی ببن. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەو بەڵگەنامەیە کە بڵاو یەکاتەوە لە مانگی 11 2025 بەڕوونی ئاماژەوە کات ئەو ناوچەیە کە لە پاڵ خۆمانایە ناکرێت بەجێ بهێڵدرێت، ناکرێت بەرەڵا بکرێت بۆ کۆمەڵێک هێزی تر بێن لە پاڵ ئێمە بتوانن سوود لەو وزە و یەدەگینەوتەوە بگرێت. لە کاتێک ئێمە چین ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبینین ئەم وزەی کە لەم ناوچەیە هەیە تەکلیفەی زۆرە، کرێی گواستنەوەی زۆرە، ناچار ئێمە دەبێت بە زووترین کات کۆمەڵێک میکانیزم بگرینە بەر ئەو میکانیزمانە دەلالت لەوە بکەن کە تیایدا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا جارێکی تر هەژمۆنی خۆی بەسەر ناوچە و حەوشەی پشتەوەی بەرژەوەندەکانی خۆی کە وەکوتم ناوچەی دژە ئەمریکین چارەسەرێکیان بۆ بدۆزێتەوە. بۆیە ئەم ڕووداوانە ڕووداوی لە ناکاونین تەنها بە ڤەنزوێلاشەوە ناوەستێت بەڵکو ئاماژەن بۆ وڵاتی وەکو نیکاراگوای، وڵاتی وەکو کوبا، وڵاتێکی وەکو کۆڵۆمبیا کە تا چەند ساڵانی پێشتر لە هاوپەیمانێکی استراتیژی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بوو. بەڵام ئێستا سەرۆکەکەی یەکێکە لەوانەی کە دژایەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەکات. بەرازیل کە یەکێکە لەو دەوڵەتانی کە لە بابەتی گروپی بریکسا ڕۆڵێکی یەجگار گەورەی هەیە و لە ئێستادا هەتا لە دەرکاتی دەستگیرکردنی مادۆڕۆیە یعنی هەڵوێستێکی زۆر توندی هەبوو بەرامبەر بە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. هەموو ئەو دەوڵەتە جگە لە ئەرجەنتین و کۆمەڵە دەوڵەت نەبێ زۆرێک لە دەوڵەتانی کە لە ئەمریکای لاتینان یعنی استراتیژیەتێکی پێچەوانی استراتیژەتی ئەمریکان هەیە بە تایبەتی لە بابەتی وزە و هاوپەیمان و هاوبەشێکی گرنگی رووسیا و کۆماری میلی چینن. بەڵێ سوپاس دەکەین کاکتۆر دێمەوە خزمەت دواتر ئەگەر مامۆستا هەردی ئامادە بێت لە ئەمریکاوە لەگەڵمانە مامۆستا هەردی ئەنوەر خوێندکاری دکتۆرە لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا. مامۆستا سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزشت دەمانەوێت سەرنجی بەڕێزشت بزانین لەگەڵ دکتۆر ئارام باسمان لەوە کارەکانی دەستگیرکردنی سەرۆکی ڤەنزوێلاوە پرسی پێوەست بە مەسەلەی وزە ئاسایشی ئەمریکا سەرنجی بەڕێزت چی بوو و ئێستا سەرۆکی بڵین ڤەنزوێلا ئێستا لە ئەمریکا و پێشتریش لە 1980 بۆ 1990 سەرۆکی پەنەما شەر هێندا بۆ ئەمریکا. بڵێمەوە دوو حاڵەتە لە مێژووی ئەمریکادا ڕوودا. بەڵێ سڵاوتان لێ بە قوربانم کاتتان باش سڵام هەیە بۆ میوان بەڕێزەکەتان. بەشی یەکەمی گفتوگۆکەم گوێ لێ نەبوو بەڵام سپاس بۆی کە بۆت باسکردم کە قسەتان لەسەر چی کردووە.
کۆتا بەشەوە تەبعاً ئەمە یەکەم سەرۆک نییە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا گەر بچینەوە تاریخ لە 1950کانەوە دەستی هەیە لەوەی کە کۆتایی بە حکومڕانی بەشێک لە سەرۆکان بێنێ هەندێکیان بە تەداخلی ڕاستەوخۆ هەندێکیان لە ڕێگەی CIA-ەوە لەگەڵ هاوپەیمانەتیکردن لەگەڵ تیاری ئۆپۆزیسیۆنی ناو وڵاتانە خۆیان یاخود لەگەڵ لە ڕێگەی وڵاتانی دیکەوە مەسەڵەن یەکێک لە کۆنترین و مێژوانە گەر لە 1953 سیرکەین محەممەد مصدیق و کاتێکە سەرۆکوەزیرانی ئێران بووە لە ڕێگەی بریتانیاوە بۆ نمونە و کاتە لەسەر حکم لایە بن و کۆتایی پێێنن لە بەرامبەرەوەی کە پرسی نەوت و وزەی خۆماڵی کرد لە ناخۆی ئێرانە بووە کۆمەڵێک هۆکار هەبوو بۆی ئەمریکا لە مێژوویەکی کۆنەوە تا ئێستا تا بۆ مێژوانە بەردەوامە بێت تاگاتە قەزافی و سەدام حوسێن و ئێسش مۆدۆرۆ هەریکێک لەمانە لە قۆناغێک لە قۆناغەکانە ئەبنە مەترسی ناوچەی بێ لە ڕووی ئاسایش و ئەمنیەتەوە بۆ بەژۆندەکانی ئەمریکا یاخود لە ڕێگەی اقتصادەوە یا لە پرسی ئایدۆلۆژی و تەشەنەپێدان بە فکرێکی نوێی سیاسی کە لە بەژەوەندی ئەمریکا و هەڵپەیمانەکانی نییە یاخود ئەکرێت بەدەر لە هەموو ئەمانە بەشێک بێت لەو فراوانخوازیانی کە ئەمریکا لە ناوچەکە لە سەردەمانێکا ویستوێتی و لە ئێسێشە بەتایبەت ئەگەر بە دیاریکراوی باسی پرسی ڤەنزوێلا بکەین ئەتوانین بڵێن ئەوەی کە لە ڤەنزوێلا ئێستا ڕووەدا بابەتەکە لە ڕووی یاساییەوە ئەو شکاتە یاسایی کە لەسەر سۆرێکی ڤەنزوێلا هەیە تازە نییە لە 2020ەوە هەیە ئەم شکاتە بەڵام ئەوەی کەوای کرد لە ئێستا ئەم حاڵتە ڕوودا چەند هۆکارێکە یەکێک لەوانەوەیە کە ڤەنزوێلا لە ماوەی کۆتاییە کۆمەڵی هەنگاوی ناکە وەکوڵی ئەگەر ئێستا لە ناوەندی ئەعلامی ئەمریکا هەنەجار باس لەوە کە داناڵد ترامپ وەک دەینەسوورێک لە ئێسایە پێشڕەوی دیسکۆرسی سیاسی ئەمریکاکان لە ناوخۆ لە دەرەوە ئەوە ڤەنزوێلا یەکێک بوو لە وڵاتانەی کە لە پەنای ئەم دەینەسوورا پێهێنا بە کلکی ئەم دەینەسوورا لە چەند ڕوویەکەوە مەسەڵەن لە ڕووی اقتصادیەوە بەژەوەندی اقتصادەکانی لەگەڵ چین و لەگەڵ ئێران و لەگەڵ بەشێک لە وڵاتانی دیکە حتا رووسیا پتەوە کرد لە ڕووی هەواڵگریەوە بە هەمان شێوە و لە ڕووی فەلسەفەی سیاسیەوە لە سەرۆکی پێشتری شەو تا ئێساوان تەبەنی فکری سۆشیالیزمەکەن کە ئەمە بۆ خۆی جۆرێک لە ناکۆکی ئایدۆلۆژیشی بۆ دروست کردبوون لە ڕووی سیاسەتی دەرەوەیانەوە بە هەمان شێوە پەیوەندیەکانیان لەگەڵ نارەکانی ئەمریکاتون و تۆڵە کرد و تەبەنی سیاسەتێکیانە کرد کە بەحساب دژ بە ئیمپریالیزمی ئەمریکی لە ناوچەکە بۆیە ئەم دژایەتیانە کوێم دژایەتیانە لە بۆ وڵاتێک کە نزیکی 2000 کیلۆمەترێک لە ئەمریکاوە دوورە و تەنها ئاوێک لە بینیانە هەیە و مەتوانین بڵێن دراوسەیە لەگەڵێکێک لە ئەو ویلایەتانەی کە ماڵی خودی داناڵد ترامپ لە ناو ویلایەتاژی ئەمانە لە چەند ڕوویەکەوە مەترسین لەسەر هەموو ئەمانەوە هیچێک لە ئەجەنداکانی داناڵد ترامپ لەم ئیدارە کە ئەگەر ئێمە لە ئیدارەی پێشووترە ئەجێنداکانی داناڵد ترامپ وەکو ئەجێندایەکی هەڕەمەکی و وەکو کەسێکی حلحولی ناسیاسی نامەبدەئی سیرمان کردبێ بەڵام لە خولی دووەما بۆمان دەرکەوت ئەمە ئەجێندانەی داناڵد ترامپ جۆرێکە لە دیسکۆرسی سیاسی تازە لە ئەمریکا و خیتابێکی نوێی دروست کردووە کە نەک هەر لە ناو کۆماریەکانە بەڵکو لەلایەن کۆمەڵی خەڵکی بەدەر لە دەنگدەری کۆماریەکانی شۆتەبەنیە کرد یەکێک لەو خیتابانە خیتابی تون و تۆڵکردنی باری ئەمنی ناوخۆیی ئەمریکایە بەتایبەت مەبەست سنوورەکانە ئەلبەتە یەک لەو مەترسێک گەورانەی کە لەسەر ئەمنی نیشتیمانی ئەمریکا هەبوو بابەتی درەگ و ئەوەی کە پێوترە درەگ ترافیکینوانە هەر خودی ئەو یاسایش ئەو مبەررە یاسایش کە ئێستا ئەمریکا هەیەی بۆ ئەوەی کە حەقی یاسایی بدا بەخۆی تەداخل لە وڵاتێکی دراوسیا بکە و سەرۆکەکەی بگرێ و بێنێتە ناو نیویۆرکەوە و محکەمەی بکە قسەکردنە لەسەر یاسایەک یاخود جۆرێکە لە ئیتیهام کە بە تێرمە ئینگلیزیەکەی پێڵێن نارکۆ تێرۆریزم واتە ئەم وڵاتە بەسەرکردایەتی سەرۆکەکەیان دەستیان هەبووە لە دروستکردنی ڕێکخراوێکی منەظەمە بۆی هێرشی تیرۆریستی بخەنە سەر ئەمریکا لە ڕێگەی هێنانی موادی مخەدر و ئەم بابەتانەوە لەبەر ئەمانە کۆمەڵێک بابەت بوون بەڵام لە ئێسایە ئەم فرسەتەی ئەم چەند ڕۆژەی پێشوو لە کاتێکە کە ئەم وڵاتە لە لاواستین حاڵەتی خۆیەتی و پرسی هەواڵگری ئەمریکا لە وڵاتە چوو بۆ ناو قوڵایی دەسەڵاتەوە ئامادەکاریی باشی لۆجستی و هەواڵگری و سەربازی کرابوو و بەدەر لە هەموو ئەمانە لە کاتێکا بوو کە توانین بڵێن ئەمریکا ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان بە ناڕاستەوە خۆی گرین لایتی وەرگرتوێ لە رووسیا بەلایانی کەمەوە و دڵنیا بوو بێ لە بێدەنگی چاینیش لە لەم قەزیە لە ئێسایە باشە مامۆساردی لە ناوخۆی ئەمریکا چۆن باز دەکرێت دابەشبوون هەیە چۆن باز دەکرێت چکایمە لێدوانی جێگیری سەرۆکی پێشووی ئەمریکا شەبوو کە باسیەوە کە دەمکاری ترامپ پەیوەندی بە دێموکراسیەت و
مافی مرۆڤۆنیە پەیوەندی بە پرسینە و توخواسی ترامپەوەیە کە سەرۆکی ڤەنزوێلای دەستگیر کرد و هێناوێتی بۆ ئەمریکا. لە ناوخۆی ئەمریکا دابەشبوون هەیە چۆن باز دەکرێت؟ بەڵێ لە ناوخۆی ئەمریکا بێگومان دابەشبوون هەیە لەسەر زۆربەی چەمکەکان هەیە لەسەر ئەم چەمکەش کە لەسەر ئەم قەزێکی زۆر گەورەیە و ڕووداوێکی زۆر تازەیە بە نسبەت جیلی تازەوە کە لە ئەمریکا لە مێژووی نوێ شتێکی بەم شێوە لە سنوورە هەرێمێکا ڕووی نەداوە. ئەمە پۆلی زۆرمان هەیە کۆم لە چەند ڕۆژی ڕابردووە لە 2-3 ڕۆژی ڕابردووە کۆمەڵێک ڕاپرسی زۆر کراون. زۆرترینی دەنگەکان تا ئێستا ناڕازین یاخود دژ بە من چکە پێیان وایە مەترسیەکی ئەمنی لۆکاڵی دروستەکە بۆ ئەمریکا و پێیان وایە ئەمریکا جارێکتر پێویستە مەصرف و ئەرچێکی زۆر بخاتە گەڕ لە وڵاتە بۆ یەگەر بیەوێ دووبارە سەقامگیری بکاتەوە. هەمیشە سیاسەتی دەرەوەی ئەمریکا کێشێکی بۆ بە درێژایی ئەم مێژووی نوێ شێوەیە کە سەرکەوتووە بێت لە کۆتایهێنان بە حکومڕانیەکان بەڵام سەرکەوتوو نابێت لە بردنەوەی دڵی و خەڵکانی کە لە وڵاتانە ئاژین. بۆیە بە مەترسیەکی گەورەیە بین بەشێکی خەڵک بەتایبەت دیموکراتەکان ئەوانەی کە لە ئاستی کۆنگرێسە هەن پێیان وایە حجەیەکی باشی سیاسیان بەدەستەوە نییە بۆی بتوانن وەکۆڵی جەستیفای ئەم بابەتە بکەنەوە یاخود مبەرری قانونی بۆ بهێننەوە چونکە بیرمان نەچێ ئەم سەرۆکە تا ئێستا حەسانەی سەرۆکی هەیە لە ڕووی قانونیەوە بێ مامەڵەیەکی جیاوازتری لەگەڵا بکرێەوە بێ ئەو مبەررانەی کە هەیەتەوە قبول بێ لەلایەن ئەنجومەنی یاسایشی سەربەنەتەوەی یەکگرتووەکانەوە کە قەرارە بە زوویەوە ئەنجومەنە دانیشتنی خۆی بکات چین و رووسیا ئەندامن لەم بابەتە بۆیە ماناکرێ کۆمەڵی ئەرقەلەوە ئاستەنی قانونی و لەسەر ئاستی یاسا نێودەوڵەتەکانی دروستکە بۆ ئەمریکا چاوەڕێی بزانین لە ڕۆژانی ڕابردووە کە داهاتووە عەفوان کە گوازرێتەوە بۆ مەحکەمەی مەنهاتن لە نیویۆرک و حاکمی فیدرالی دەسەکا بە قۆناغی یەکەمی پرسی لێکۆڵین و دادگاییکردنەکە و کاتە ڕەنگە بەرچاومان زۆر بەڵام لەسەر گشتی ئەمریکا بەڵێ لەسەر ئاستی پابلیکش یعنی خەڵکیش دابەشبوون و ناڕزایی هەیە لەسەر ئاستی سیاسی و کۆنگرێسیش قەلەقی و نیگەرانی هەیە لەسەر ئەم پرسە چونکە پێیان وایە پرسێکی ئێمەرجنسی نەبوو پێویستی بۆ بوو بە کۆنگرێسا بڕوە جۆرێک لە ئامادەکاری قانونی بۆ بکرێ بەڵام سەرۆک دەسەڵاتی خۆی بەکارهێناوە لە ڕێگەی هەواڵگریەوە لە ڕێگەی وزارەتی شەڕەوە پێیان وایە ئامادەکاری قانونی باش نەکراوە بۆ پرسە. بەڵێ بە کورتی مامۆستاری دێمە خزمەت بەزەوەی کە باست کرد ئێستا بۆنم من ئەمریکای هێرشکردە سەر ئەفغانستان بەڵام دوای شکستی هێنا لە عێراق پێ دوای هێرشی زەمینیش بکە ئەگەر سەرکەوتنمێ ڕاستە سەرۆکەکەی لابردووە بەڵام ئێستا وەکو هێزی چەکدار ماوەکو پاژماوەکانی بڵێن ئەو ڕژێمەی کە لە ڤەنزوێلا هەیە هێرشی وشکانی بە دوور دەزانرێت قورسە بۆ ئەمریکا؟ کێشەیەکە شەوەیە تا ئێستا هیچ ڕاپرسی و داتایەکمان نییە کە ئەو خەڵکەی یاخود ئەو پاشماوەی دەسەڵاتە تا ئێستا لەسەر ئاستی بۆکۆ بڵێ ینی بەڕەزامەنی خۆیان چەندێک هاوڕان لەگەڵەوەی کە ئەمریکا کۆنتڕۆڵ وڵاتەکانی کاتچکە لە ڕووی ئایدۆلۆژیەوە بە قوڵی جیاوازن لە ئەمریکا لە ڕووی سیستەمی اقتصادیەوە جیاوازن لە ئەمریکا و فترێکی زۆرە چەند جیلێکە ئەم دژایەتی هەیە و ئەمریکا وەکو دوژمنێک ناسێنراوە ئایا کرێت لە ماوەیەکی کەمە ئەمریکا فریادرە سیر بکرێ ئایا دابەشبوونی گروپی دروستە بێت لە وڵاتە ئایا گروپەکان دروستە بێ ئایا تارگێتی شوێن نەوتیەکانە کرێت کە ئەمریکا چاوێکی زۆری لەسەر بۆی نەوتی ئەوێ لە ڕێگەی کۆمپانیا ئەمریکیەکان و جارێکی تر بخاتەوە گەڕ هەموو ئەمانە کۆمەڵێک مەترسین کە ڕەنگە ئەمریکا سەرکەوتوو نەبێت یا بەڵام تا ئێستا هیچ ڕۆزامەندیەک لە تەمەنەوە پێویستی بە کۆنگرێسە بۆی ڕۆزامەندی دەربڕێ لەسەر ناردنی جێیش و سەرفکردنی بودجە و تەرخانکردنی بودجە و بابەتانە ئەمە پرسێکی تەنهاوە نیە سەرۆک بتوانێت بڕیایی لەسەر بدایلا لە حاڵتی ئەمەرجنسی ئەگەر پەلاماری ئەمریکا بدەن وەگەرنا لە حاڵتە لۆجستیکە دوورمەوداکە و پێویستی بۆیە کۆنگرێس بڕیار بداکە ئەمریکا هێزی پێویستە بیبا بۆیە بۆ ماوەی چەندێک پێویستێتی ئامانجەکانی چییە ئەوەی کە قسەی لەسەر کراوە داونڵد ترامپش قسەی لەسەر کردو ئەوەیە کە هاوکاری خەڵک ئەو پاشماوەی ئەو دەسەڵاتە بکەن و سەرۆکێک کە لەگەڵ ئەمریکا هاوپەیمانە لە ئێستا جێگری سەرۆکە بتوانێت ئیدامە بۆ حکوومەتە بدەن و لە هەر کوێ هاوکاری ئەمریکی پێویست بوو وەکو لە ڕووی لۆجستیەوە سەربازیەوە قانونیەوە ئەوان توان پشتیوانیان بن بەڵام بیرمان نەچێت بەژەوندێکی گەورەی رووسیا و چینیشێ پێ ناچێت لە لاسی ناوخۆیە بهێڵن بەو شێوە سەریعا استقلال بەخۆیەوە بینێ وڵاتە بەبێ و ئەمریکا تەداخلی ڕاستەوە. سوپاس دەکەم مامۆستاردی دێمە خزمەت کاک تۆرارم بێمە خزمەت بەڕێزت ئەگەر قسە لەسەر قسەمان لەسەر پرسی ئاسایش کرد و وزە کە بەڕێزت باست کرد بەس ئەو وڵاتانەی بڵین ئەمریکای لاتینی زۆربیان دژی ئەمریکان هۆکارەکەی چه پێوەستە بەچی وە تا سەرۆکی ڤەنزوێلا زۆر دژایەتی ئەمریکای دەکە سیاسەتەکانی خۆی ئەم بابەتە مێژوویەکی تازە نییە ئەم بابەتە پەیوەندیەکانی نێوان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەگەڵ وڵاتانی ناوچەکە
پەیوەندی ئێستانیە بڵێن وڵا ئەم دەوڵاتانەی کە لە ئەمریکای لاتینی لە ئەنووساتێکدا بوون بە سیستەمی دژە ئەمریکی. ئەبە مێژوویەکی درێژی هەیە هەر لە سەرەتای سەدەی 20ەوە ئەم دەوڵەتانە لەبەر ئەوەی لە چوارچێوەی ئایدۆلۆژیای سۆڤیەتیدا هەواهەنگ بوون و پەیوەندیان هەبووە لەگەڵ یەکێتی سۆڤیەتی جاران و کۆنتاکتەکە کۆنتاکتێکی باش بوو و ئەسلی بنەمای دەوڵەتەکانیشە بنەمای دەوڵەتی سۆسیالیستین تۆماتیکیان پەیوەندیەکانیان لەگەڵ رووسیا و کۆماری میلیچین پەیوەندێکی ئاسایی و پەیوەندێکی پتە دەبێت بە پێچەوانەوە لەگەڵ وڵاتە گرتوەکانی ئەمریکا کە پێیان وایە سیستەمی ئەمریکی سیستەمێکی ئیمپریالیزمی ئیمپراتۆریە و هەمیشە بنەما و فەلسەفەی فکری سۆسیالیزم لەسەر ئەم بنەمایە بنیاندراوە کە لە هەر شوێنێک دەبێت بربەرەکانی وەکو تەحەدیە گوابی بۆ ئەو سیستەمە سەرمایەدارێکی ویلایەتە گرتوەکانی ئەمریکا بە دیاریکراوی لە دوای ساڵی 1945 ڕابەرایەتیەکە یعنی واتە ئەم دژایەتی کردیان لە خۆیەوە نەهاتووە بە تایبەتی ئەوە ئێمە کە سەیری ساڵی 1970 و 90ەکان بکەین ویلایەتە گرتوەکانی ئەمریکا نەک تەنیا لە ئێستا لە قۆناغ مثل دەوڵەتی ڤەنزوێلا بەرامبەر کردوێتی ئێمە لە هەفتاکانە بەرامبەر نیکاراگوا ئەنجامی داوە لە ساڵی 1976 لە 1970 و خۆت باسی کرد بەرامبەر پەنەما ئەنجامی داوە بەرامبەر بە پۆلیفیا ئەنجامی داوە بەرامبەر بە کوبا هەوڵی داوە لە ساڵی 1950 کاتێکە ویستی لە دۆڵی بەرازەکان شکست بە شۆڕشی فیدەڵ کاسترۆ بێنێ بەڵام سەرکەوتوو نەبوو یعنی ئەم مجادلەیە یعنی جەوهەرەکەی ململانەکەی دەگەڕێتەوە بۆ سەردەمی جەنگی سار کاتێکە لە ناوان ویلایەتە گرتوەکانی ئەمریکا کە ڕابەرایەتی بلۆکی ڕۆژاوای لەگەڵ یەکێتی سۆڤیەت کە ڕابەرایەتی بلۆکی ڕۆژهەڵاتیە کرد ئەم ململانیانە لەگەڵ ناوچەی ئەمریکای لاتین قوڵتر بوونەوەتەوە لەم سەردەمەوە تا ئێستاش ئەم ململانەیە بەردەوام بوون هەر ناجارێک ویلایەتە گرتوەکانی ئەمریکا هەوڵەدا لە ڕێگای کودەتاوە لە ڕێگای دەستگا هەواڵگریەکانەوە لە ڕێگای کۆمەڵێک بەرنامجی تایبەتەوە هەوڵ بدات ئەم وڵاتانە ناچار بکات سیستەمێکی هاوشێوە لە خۆی دابین بکە بەڵام بەداخەوە یعنی چەند ویلایەتە گرتوەکانی ئەمریکا هەوڵەدات سیستەمێکی نزیک لە خۆی بەرهەم بێنێ ڕێی ئابی ئەم ناوچەیە زیاتر دژە ئەمریکایی دەوەستێتەوە. بەڵێ ینی پێ دوای ئێستا دوای قسە لەسەر چەمکی یاسای نێودوڵەتیش بکەین ئایا یاسای نێودوڵەتی ڕێگەدەدا بەوەی کە بۆ نمونە ئەوەی کە ترامپ کردی بەڵام 2000 پێ دوایە قورسە ینی ڤەنزوێلا بێتە هاوپەیمانی ئەمریکا لە ڕووی شەقامەوە لە ڕووی دەوڵەتەوە هەرچەندە سەرۆکەکەشیان دەستگیر کرابێ قورسە ئەگەر هەردووکی بە کورتی وەڵام دێ سپاس دەکەم بە دڵنیایەوە ئەگەر لە ناوخۆی دەوڵەتی ڤەنزوێلا و دەست پێ بکەین من پێم وایە قورسە دەوڵەتی ڤەنزوێلا بەو ئاسانی بتوانێت ببێ بە ڕژێمێکی هاوشانی ویلایەتە گرتوەکانی ئەو یاخود نزیک لە ویلایەتە گرتوەکانی ئەمریکا بۆ لەبەری دەوڵەتی ڤەنزوێلا چاوەڕی ئەوەی دەکرد ڕۆژێ لە ڕۆژان کودەتایەک یاخود ڕژێمی دەوڵەتەکە بگۆڕێت لە ناوخۆی وڵاتە بەڵام ئەوەی کە بە پێی راپۆرتەکان ئەوەی کە من خوێندنەوەیەکی تایبەتم وی کردووە ئەگەری هەیە ئەگەر ویلایەت جارێ هیچ نەبووە هیچ تەنها سەرۆک مادۆرۆ دەگیر کراوە ئەگەنا حکوومەتەکە هەرو خۆیەتی ئەگەر بێت ویلایەتە گرتوەکانی ئەمریکا بیە پرۆژەیەکی تایبەت لە ڕێگەی جارێکی تر هێزەوە حکوومەتێکی لە نزیک خۆی دابمەزرێنێ من پێم وایە جۆرێک لە شەڕی پارتیزانی لە نێوان سوپای ئەم وڵاتە و ئەو خەڵکی کە تەیارەوە دۆستی سەرۆکی لادراوی ڤەنزوێلا دەستگیرکراوی ڤەنزوێلایە ڕوبەڕووی ویلایەتە گرتوەکانی ئەمریکا دەبێتەوە بەڵام لە دوجاریشە ویلایەتە گرتوەکانی ئەمریکا وەکوتم شمشێری لە چێلانە دەرهێناوە دەیەوێت ئەم ستراتیژەتی کە دەستی داوەتێ تا دوان نقطەی ببات تەنها بە ڤەنزوێلاوە نەوەستێ بەڵکو بتوانێت کوبا و نیکاراگوای و کۆڵەمبیا و پۆلیڤیا هەموو ئەم دەوڵەتانە سیستەمێکی نزیک لە خۆیدا مەزرێن بۆی بتوانێت وەک یەکەیەکی ئاسایشی هەرێمی مامەڵ لەگەڵ ئەو پۆلە دەوڵەتە بکات کە ناری ویلایەتە گرتوەکانی ئەمریکان بۆیە لە دیدگای ویلایەتە گرتوەکانی ئەمریکاوە ئەوەی کە ئەنجامی داوە شتێکی نۆرماڵە و شتێکی ئاساییە بۆ لەبەرەوەی ئەساسی سیستەمی جیهانی لە کۆمەڵێک سیستەمی یەکەی بچووک پێکاتوە ئەم یەکە بچووکانە لە دوجاردا دەوڵەتێک سەرکردایەتی هەڕەمی دەسەڵاتەکەکە هەڕەمی سیستەمەکەکە ئەم سیستەمە بۆ ئەوی بەردەوام بێت دەبێت هێز ئەگەر پێویستی کرد هێز بەکاربێنێت بۆ
پاراستنی بەرژەوەندە باڵەکانی خۆی واتە لەم سیستەمە جیهانی کە ئێستا ئەمریکا ڕابەراتی دەکات تەنیا دەوڵەتێک کە تیایدا سزانادرێ خۆیەتی وەکو چۆمسکی باسی دەکات بۆ لەبەرەوەی هیچ هێزێکی تر نیە لەسەر ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بێت ڕوبەڕووی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بێتەوە بۆیە دیدگای ڕیالیستەکان ڕیالیستە هێرشبەرەکان پێیان وایە ئەمە بابەتێکی نۆرمالە لەبەر ئەوەی هێز منطقی هێز حکمی هاوکێشە سیاسی جیهانیەکان دەکات لە قۆناغی ئێستادا بابەتەکە ئاسایی و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەدەفی کۆتایی بریتیە لە پاراستنی بەرژەوەندە باڵەکانی خۆی و پاراستنی ئاسایشی وزەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە ناوچەیەکی یەجگار دەوڵەمەندی بەم شێوازە لە پاڵ خۆیەتی تا ئێستا دژایەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکای کردووە. بەڵێ سوپاس دەکەم کاکتۆر دێمەوە خزمەتت. ماوەساردی سەبارەت بە مەسەلەی یاسای نێودەوڵەتی ئێمە دەبین ئەو هەنگاوی ترامپ ڕوبەڕووبوونەوەیەکی زۆری وڵاتانی لێکەوتەوە کە ڕێزنەگرتن بوو لە یاسای نێودەوڵەتی و تا چەند مەترسی دیز دەکات لەسەر لەمە دووە لەسەر دەوڵاتە بچووکەکان ئەو دەوڵەتانی کە بچووکن ناوچەکانی جیهان وڵاتێک کە باڵەدەستی بەسەریاندا هەبێ داگیریان کا بۆ نمونەوەکو باز لەوە دەکرێت ڕەنگە لەمە دووە زیلینسکی لەلایەن رووسیا بۆ نمونە چین سەرۆکی تایوان دەستگیر بکە یاخود کۆمەڵێک وڵاتی گەورە وڵاتی بچووک دابش بکەن ئەمە سەرەتایە کە بەوەی کە سەدەمی مەترسی وڵاتە بچووکەکانیشە ئەمە یەکێکە لە نیگەرانیەکان بەتایبەت لە ئێستا چین و رووسیا و ئێران پێکەوە هاوبەشن لەوەی کە ئێرانن لەم جۆرە هەنگاوانەی ئەمریکا و پێیان وایە ئەمە دەستپێکی ئێرایەکە دەستپێکی عەسرێکی نوێیە کە هەر وڵاتێکی بچووک کە خاوەنی ئەتۆم نەبێ بێگومان چکە ئێمە زانینەوەی کە بابەتەکە دیسانێک لە کاتەوە هێزە هەر وڵاتێکی بچووک کە لە دەرەوەی بەرژەوەندەکانی ئەمریکا و ڕۆژاوا کار بکە خودداوانی کەوان بە ئەنتی وەسترن ناویانە بن دژە ڕۆژئاوایی کەوێتە بەرمەترسیەوە و مبەڕیری بۆ دۆزرێتەوە یا بۆی داتاشرێ بۆەوەی حەق بە وڵاتە زلێزانە بدات بەم شێوەی ببن کە بردویانە جا ئەمە واکە کە ئەم هاوکێشە یەکسانیشە بەوەی کە دۆستە بچووکەکانی یاخودە و دۆستانەی کە دۆستی استراتیژی و دۆستی باشی اقتصادی وڵاتانی وەکو چین و رووسیا وەکو ئێرانن ئەمانە لە مەترسیە بن لەبەرەوە ئەمە ئەکرێ بە شێوەیەکی تر ئاراستەکە بگۆڕێکەکە وڵاتانەی دەرەوەی وڵاتانی هاوپەیمانی ڕۆژاوایەکان ڕەنگەوانیش بە جۆرێک لە جۆرەکان خۆیان کۆ بکەنەوە بیر لە فۆرمێکی تر بکەنەوە لە دژایەتیکردنی ئەم هەنگاوانە وایشکرێ ئەمە تەنها بەشێک بێت لە هەنگاوەکانی دانڵد ترامپ لەم 2-3 ساڵی کە ماوێت 3 ساڵانە و استراتیژی ئەمریکاش بۆ خۆی بۆ دەرەوە بگەڕێت چکە ئێمە پێمان بیرمان بێت سیاسەتی ئەمریکا لە چوارچێوەی کە پێوترێ US گراند استراتیژی یا سیاسەتی ڕزمای ئەمریکی بە دوو شێوە تەداخلات لە دەرەوەی وڵاتێک ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاکە بۆەوەی کە بەرژەوەندەکانی خۆی پارێزێ بەشێکی لە ڕووی دیپلۆماسیەت و چارەکردنەوەی وەزارەتی دەرەوە و پرسی دیپلۆماسیەت و لە ڕێگەی UN-ەکان ئەوم بابەتەوەی بەشێکی لە ڕێگەی چالاکردنەوەی هێزەوەیە کە لەم خولای ئێمە وەزارەتی بەرگری ئەمریکا گۆڕا بە وەزارەتی شەڕ لە پێناو ئاشتیە یاخود وەزارەتی شەڕ کە ئێستا پێیان وایە بە جەنگ ئەتوان ئاشتی بەرقەرارکەن بۆ 3 ساڵی داهاتوو ئەکرێم سیناریۆیان دووبارە بێتەوە ئەگەر سیناریۆی ڤەنزوێلا بەباشی تێپەڕێت لە ڕووە قانونیەکەیەوە و لە ڕووە هەرێمیەکەیەوە بۆ پێی کە وەکو باسمان کرد لە ڕووی سنوورەوە نزیکە لە ئێستا بەشێکی خەڵکی قەلقن لەسەرەوەی کە لە ناوخۆی ئەمریکا کێشەی ئەمنی دروست بێت چکە بیرمان نەچێ ئێمە لە 5 ساڵ 6 ساڵی ڕابردووە 7 ملیۆن هاوڵاتی ڤەنزوێلی هاتوونەتە ناو ئەمریکاوە بەڕێگەی قاچاق و بەڕێگەی تێپەڕانی سنووری وشکانی ئەمریکا و ئاویەوە ئەکرێ لە ئێستا ئەوەنەی کە لە دەرەوەی ئەمریکای دارێم کێشە ئەکرێت لە ناوخۆشە ئامادەکاری بکرێ بۆەوەی کە هەر تەداخلاتێکی ئەمریکا لە وڵاتە و ناڕزایی دەربڕینێک لە ناوخۆی ئەمریکا کێشە دروست نەکا لە ڕووی یاسانە دەوڵەتەکانەوە ئەوەی کە هەیە یاسانە دەوڵەتەکان چارتەری UN یاخود ئەنجومەنی یاسایشی سەربەنەتەوەی گرتوەکان هەموو ئەمانیان ڕێخستووە کە لە چ کاتێکا سەرۆکی وڵاتی یا وڵاتێکە توانێت تەداخلی سەروەری وڵاتێکی تر بکات شێوەیەکە لە ڕێگە جنگی ڕاستەوخۆ بێ یا مەترسیکی ڕاستەوخۆ بێ یا مەترسیەکی سەلمێنراوی هەواڵگری هەبێ کە وڵاتی بەرامبەر لە هەنگاوێکایە بۆ ئەوەی کە وکۆڵی لە سعاتی سفرای بۆی هێرش بکاتە سەر ئەم وڵاتە و کاتەمانە پێویستیان بۆیە لە مەحکەما وکۆڵی بخرێنە ڕوو بسەلمێنێن ئەوەی کە ئەمریکا تا ئێستا ئامادەی کردووە کە وەکووتم مبەڕری هەبێ بۆ یاسانە دەوڵەتەکان پێشێل نەکات ئەویشەوەیە کە
سەرۆکی ئەو وڵاتە سەرۆکی بەشێک لەو گروپانە بووە کە لە ڕێگەی نردنی کارتێلەوە بابەتی دەرمان و ویسوێتی نۆرمی ئیجتیماعی لە ئەمریکا بگۆڕەوە تەسیرێکی زۆری شێ بۆ بەتایبەت لە وڵاتانی سنووری باشە مامۆساردی بەڵێ بە کورتی سەبارەت بە ئەوە ناوخۆی ئەمریکا کەوت ئێستا 7 ملیۆن ڤەنزوێلیشی لە هیچ دابەشبوونێکە ئێستا لە ناوخۆی ئەمریکا مەترسی هەبێ بۆ سەر ناوخۆی ئەمریکا هەرچەند ئێستا لە دەرەوە لە ڕووکارواردە دەکەوێت هێزلێزێکی گەورەیە و وڵاتانی تر لێ دەترسن هەمیشە وڵاتانی زلهێز لە دەرەوە باشترە توان ممارەسەی پاوەڕ و هێزی خۆیان بکەن وەک لە ناوخۆ چونکە لە ناوخۆ ئاسان نییە و ئەو 7 ملیۆنێک لەو کێشانێکی تر لەو مبڕرانەی کە داناڵد ترامپ هەیەی ویدارەکەی بۆەوەی کە سنوورێک بۆ ڤەنزوێلا دانێ نەویش پێیان وایە لە ماوەی 5-6 ساڵی ڕابردووە خراپترین خەڵکەکانی خۆیانیان ناردووە بۆ ناو ئەمریکا چکە یەکێک لەو شعارانەی کە بەردەوام دووبارەیە کردەوە ئەوەی شەوەیە کە کەس زۆرترین خەڵکی کوشتبێت لە ڤەنزوێلا لە جاتیەوەی سجن بکرێ نێرن بۆ ئەمریکا بۆ ئەم 7 ملیۆن کەسە بەڵێ بێگومان قسە لەسەرەوەیە کە بەشێکی زۆر لەم خەڵکانێکن کە خەڵکانی سەلامەت نین و خەڵکانێکن کە باگراوندێکی خراپیان هەیە لە ڕووی دروستکردنی ئاژاوە بە شێوی ئەمنیەوە لە ناوخۆی ئەمریکا بە تاکیدەوەیەکێکە لە حتا لەو ناڕزایانی کە خەڵکی لە ڕاپرسەکانە باسیە کرد کە ئەم هەنگاوی داناڵد ترامپ وەکوڵی حەجەوە میکسکیوزەدا بەم خەڵکانی کە لێرن و بیانەوە بە جۆرێک لە چوارچەوەی تۆڵایە دروستکردنی پشێویان ناخۆی ئەمریکایە و بەشێکیان بێگومان ڕایان کردو لە دەستی ئەو ڕژێمەدا پرۆسێنەرەی کە لە ڤەنزوێلا هەبووە بەڵێ مەترسی هەبیان بە کورتی بەسپاس دەکەم سەبارەت بە ئۆپەراسیۆنەکەی شتێکی یەکلاکەرەوە هەیە ئەو هێزەی کە بڵین ئۆپەراسیۆنەکەی ئەنجامدە هێزی دەلتایە پێشتر بۆ نمونە ڕۆڵی هەبوو لە کوژرانی بەغدادی دەستگیرکردنی سەدام و کاتی خۆی چوونە غەزە بۆ بارمتەکان بەڵام لە غەزە هیچیان بۆ نەکرا قسە هەیە لەسەرەوەی کە زوو خۆی بەدەستەوەدا بێ سەرۆکی ڤەنزوێلا قسە لەسەرەوەیە هەمیشە سەرکەوتنی ئەم هێزانە ئێمە زین کاتی خۆی لە کوبا بووە بزانم فەشەلی هێنا ئەمە ئەوەی کە واکە لەم هێزانە سەرکەوتوو بن لەم هەنگاوانیانە هێندەی پێویستە بە پرۆفشنالی ئەم تیمە و ئامادەکاریان و بەهێزی سوپایان سەربازیان لە وڵاتی لە ئاسمانەوە هێندەش پێویستە بۆی کە لەسەر ئاستی زەمینی و بابەتی هەواڵگری و هەبوونی خەڵک ئەو ڕێژە فەقیرێک لە ناو ڤەنزوێلا هەیە یارمەتیدا بوو بۆی بە شێوەیەکی ئاسان CIA و دەستگا هەواڵگریەکان بتوانن ئەو خەڵکانە بەکاربێن و معلوماتی زۆر دقیقیان هەبووە لەسەر ئەو بابەتانە حتا لەناو سوپا و لەناو حکومڕانیە ڕەنگە ئەم معلوماتە دقیقە بۆ شێوە بەردەست نەبوو بێ لە غەزە و شوێنانە دیکە کە کارەسانی لە ڕووی زەمینی و لە ڕووی کاتەوە لە ڕووی تۆقیتەوە کردبێ و ئەمە زۆر گرنگە بۆ ئەمریکا کەم هێزانیان فەشەل نەهێنێ لەم هەنگاوانیانە بە تەواوی دقیق نەبن لە ڕووی هەواڵگریەوە زمینە لەبار سپاس دەکەم کاک تۆرارام دوو خولەکیش بۆ بەڕێز بە کورتی سەبارەت بە کاریگەری ئەم ڕووداوانیت کاریگەری لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست یاخود ئەوەی کە لە یەمەن ڕوودەدا هیچ پەیوەندیەک هەیە لەوەی کە لە ڤەنزوێلا و ئەوەی لە یەمەن ئێستا سعودیە دەیکات بە کورتی بێ سپاس دەکەم بەدڵنیایەوە ئەوەی کە پەیوەندیدارە بە بابەتی ڤەنزوێلا و ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لێرەدا ڕەبتێکەیە کە ڕەبتەکەی پەیوەندی بە ئیسرائیلەوە هەیە بیرمان نەچێت خاتو ماریا کۆرینە ماچادۆ کە خەڵاتی نۆبڵ وەرەگرێت لە ڤەنزوێلەوە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئامادەیەکە بۆ وێژگەی مادۆرۆ بگرێتەوە یەکێک لە فاکتەرەکانی ئەو ئامادەکردنە پەیوەندیدارە بە خودی تێڕوانینی حیزبی ئۆپۆزیسیۆنە ناوخۆی ڤەنزوێلا کە نزیکە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و باوەڕی وایە دەبێت پەیوەندیەکانی بارودۆخی بەتایبەتی قودس پایتەخت لە تەل ئەبیبەوە بگوازرێتەوە بۆ قودس و دژایەتێکی سەرسەختی مەسەلە چەکدارەکانی حرەکاتی حرەکەی حەماس و جیهادی ئیسلامی کردووە لە ڕۆژهەڵاتی لە فەڵەستینە بۆیە ئیسرائیل لەمەدا پاڵپشتێکی گەورەی ماچادۆی دەکرد بۆی کا بێت بتوانێت جێگەی سەرۆکی ڤەنزوێلا بگرێتەوە لەلایەکی تر وەکوتم ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەرچۆنێک بێت ئەم ستراتیژیەی داڕشت و دەوێت خۆی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕزگار بکات ناوچەیەکی هامشی 3000 ساڵە کە پڕەتی لە کێشە لەو لاشەوە ناوچەیەکی پڕیەدەک و گازی سروشتی کە دژە ئەمریکاییە دەیەوێت ئیتیماماتێکی زۆر بەمە بدات و خۆی لەو ناوچەیە ڕزگار بکات بۆیە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی بەخشیوە بە هاوپەیمان و هاوبەشەکانی خۆی کە وەک دەڵی لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە چوارچێوەی یەک مەنزومەی فیکری و ئاسایشی و وزەیدا بیر دەکاتەوە بۆیە ئەوەی کە هەتا لە سعودیا ڕوئەدات
جۆرێک ئێمە خۆزگە کات هەبووە بتوانی بابان ئەم یەکە سیستەمی هەرێمیانی کە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست حکم دەکای ئەوەمان کردبایەوە بۆیە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە تایبەتی لە ڕێگەی چاوی ئیسرائیلەوە لە ڕێگەی بەرژەوەندەکانی ئیسرائیلەوە بۆ دەڵێ تحكم بە ڕووداوانی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکات لە قۆناغی ئێستادا بابەتی مەسەڵەی ئاعترافکردن بە سۆمالیلاند و هەوڵدانی جیابوونەوەی باشووری یەمەن لە حکومەتی شەرعی لە یەمەن هەموو ئەمانە لەلایەن ئیسرائیل و ئیماراتەوە پشتگیری دەکرێن بۆی بتوانرێت ئەم کەمینانە ئەم هێزانە وەکو کارتێک بەکاربێنرێن لە دژی ئەو هێزانەی کە دژایەتی مەساڵحەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و بە تایبەتی ئیسرائیلەکەن لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوە هەتا سوودان یەکێک لەوانی کە ئیسرائیل و ئیمارەت پشتگیری مەسەڵەی دەعمی سەریع و پشتیوانی خێراکەن بەوەیە کە چاویان لەوەیە کە ئەم هێزانە پەیوەندیەکی ئاسایی بوونەوە هاوشەوەی مەغریب و بەحرین و وڵاتانە ئیمارات پەیوەندی لەگەڵ دەوڵەتی ئیسرائیل ئاسایی بکەنەوە و پاشان ڕۆڵی دەوڵەتی ناوەند هەڵبۆشێنەوە بۆی بتوانن ئەم هێزانە یان ئەم دەوڵەتە ناوەندانە نەتوانن بە ئاشکرا و بەڕۆنی دژایەتی مەساڵحی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بکەن. بەڵێ سوپاس دەکەین دکتۆر ئارام ئەحمەد دکتۆرە لە پەیوەندی نێودەوڵەتیەکان مامۆستای زانکۆی ڕاپەڕین کە لە ڕانیەوە لەگەڵ مامۆی سوپاس دەکەین هەروە مامۆستا هەردی ئەنوەر خوێندکاری دکتۆرە لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا سوپاسی بەڕێزی دەکەین کە لە ئەمریکاوە لەگەڵ مامۆی سوپاسان دەکەین. سوپاس بۆ بینەرانی ڕێز سوپاس باوکاران خواتان لەگەڵ.